دایکی پێ دەڵێ مەسەڵەن بۆ نمونە ئەم جانتایە بکڕە، دایکی پێ دەڵێ زێر بکڕە، باشە مانەوە بێ پێویستە پێ بێ کە دایکی پێ دەڵێ دیارە دایکی هەستەکات و ئەم نەقسە و کەم و کورتیانە هەیە. باشە کە ئەیکڕی بۆ ئەیبێ بۆ ماڵی دایکی، ئەیمانە تۆ پێویستی پێینی کە بردێ بۆ ماڵی دایکی یا بە دایکی بە قوشکی هەر کەسێک بێ بە هاوڕێیەکە شتێکی هەدیە کرد دیارە پێویستی پێێنێ چکە ئینسان شتێ پێویستی پێی بوو خۆی بەکارێنێ. ئەگەر کەمالیاتی شەو پێویستی پێی نییە یەکچی من بۆ مەسەفەی بۆکەی بۆ تۆزی ئەرکەکەی لەسەر کەم ناک یان هێندێک جار هەیە ئەڵێ مێردەکەم هەیەی خۆ هەیەی خۆ نەیدزی وەکچی من شەو نخونی دوای ئەوە تۆ ئەزانی خوا نەخواستە وەڵاهی کێشەیەکی بچووکە هەبێ مراجعی خەستەخانە بکەی ئەزانی گرفانە بەتاڵە بێتەوانێ بۆ نەخۆشی و بۆ ئەم سەرەوە سەرنجێشتێ خۆ بێ شتێکی لە ماڵا هەبێ وی ناڵێ ماڵی سپی بە ڕۆژی ڕەش خۆ منی کەشتێکی بێت تۆ هەمووی هەرفێ سەڕ بکەی. کاک دکتۆر گیانجە خۆ کفر نابێ هەر شتێ ئەگەر من شتێک بم بەدایک و خوشکەکانم خۆ هەر من شت نایەن بەوان ئەوان شتێن بە من جاری وایە حەزم لە شتێکە ئەوانەیە من یا من حەزیان لە شتێکی منە خۆ ئەیەم بەوان خۆ گوناحم ناگات قەیچێکە با منیش ئەوانیش شتێک هین بێ شتی وا چۆن نەبێت ینی من هەر بڵێم وەڵا نایدەم ئەوان حەزیان لە شتێکی منە. کاگازە جانیانی قسەکەی منطقی تایە ینی ئەگەر هەدیە با شتێک با بەدایکی بە خوشکێکی خۆوە هەم بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانە بۆ دووستکردنی خۆشەویستێ بۆ ڕێزگرتنی بەرامبەرە یعنی وەکو ئەوڵێ تۆش مافی خۆتە ئەگەر شتێک لە ماڵەکە پێویستی پێی نەبێ یاخود پێویست پێ بوو زۆر پێویست نەبوو ئەوان زیاتر پێویستیان پێ بوو ئەگەر بیەی تێ چی کێشە هەیە. وایە دکتۆر ئەو باسی واکڵێ ئەوان شتێنن واللهی تا ئەوان یەکشتی کۆنی خۆیان ئێنن بۆ ئەم دەشتی جوان و گرانبایە خۆی ئەدا باوان من ئەوە ناڵم کەشتیان پێ نەدات بیدات بەڵام خۆی ئەبێ ئاگاداریەوە بێ ئەمە باوەڕت بێ خۆی باشە زانێ قەت ئیشی ناوماڵ یەکێ ناکات بە مناڵەکانە ناگات خۆتە بێ باش بزانی ئەو ئارەزی مناڵەکەمان باوەڕت بێ دکتۆر گیان هەمیشە یەکەمی ناو مەکتەبی هێناوە کوڕەکەم بەس ئەمە چەند ساڵە بە زۆر دەرەچێت لەبەرچی خۆی باش ئەزانێ ئەو مناڵانە تااقەتی شەڕیان ماوەن تااقەتی ئاژاوایان ماوە حتا ئەو نەتوڕەن لە دایکییان نازانێت چی لێ بکەین ئاوای لێ هاتە دکتۆرگیان من ڕێگرین لێ ناکەم بڵێم شتێکەوە بەس بەڵام با ئەوانە هیچ مشکلەی نییە بەس باوەڕت بێ ئەو شتانەی کێ ئەوان ئەیکەنمانە ئەم سەفقاتی ئەوانێکم ڕێگری بۆشە ناکەم دکتۆرگیان ینی یەکسانێکی تیانی خاتون گیانی بە قسەکانی کاگازاتە تۆ ئەوانە تا شتێکی دێن لە کۆنیش پێویستیان پێێنێت تۆ دەیانەیەتێ ئێمەکە یە هاوسەنگیتیایە ینی ئەمە یەک دوو نازانم تۆ زانیاری هەیە یان نییە ئەخوێنیتەوە دەربارەی پەروەردەی مناڵیان نا ئەزانی مناڵ گەورەترین با بڵێن یاخود با بڵێن ئەوەی کە زیاتر ئەبێ بە قوربانی لە ناو کێشەی خێزانە ئەتلێتەوە تووشی گرفتی دەرونیە بێ مناڵە یعنی تۆ ێستا شەڕ و ئاژاوکو باسەکریم هەموو تۆران و شەڕ و ئازاو ئێوە مناڵە و لە ناو پۆلی شادانیشە من دڵنیام ئاگای لە مامۆسانیە بەس بەرجیسم لە ناو پۆلایە بەس فکری هەر لای تۆیە لە ماڵەوەیە دایکم نەتۆرێ ئەبێ دایکم نەڕۆژ بێتەوە ئەبێ باوکم وای نبێ ئەبێ شەڕیان نەبێ ئەمە نەبێ ئەی تۆ حسابی بۆ باری دەرونی مناڵەکانە ناکەی کچەکەی من یعنی تۆ بەس بیر لە خۆت و دایک دەکەیتەوانێ هەر شتێ بۆ ینی ئێمە باسی وەشمان کرد کەی مشکیلە بە تۆران چارەسەر دەکرێت ئەی تۆ نازانی ئەم مناڵانە و باجەکەی ئەیەن باشەوە زێڕی دنیای بۆ کڕیتی هەموو شتێکی بۆ کڕیتی سبینە مناڵەکە و کە ئاوە تووشی گرەی دەرونی بوو بڕواو هەبێ زۆربەی زۆری ئەو مناڵانی لەنا ئەو خێزانانەیە ئەژینکاوای کێشەی خێزانی تیا لە داهاتووە زۆربیان ڕەشبی نەبن لە خۆشەویستی بێبەش بن خۆشەویستی نایەن بە کەس چێ لەو کڕۆ سبێنێ گومانیشی لا دروست نابێت کچەکە و گومانیشی لا دروست نابێ هەر شوونەکە هەر ڕقی لە هەموو پیاە بێ کوڕەکە و ڕقی لە هەموو ژنێ بێ بڵێ دایکی ژن ئاوایە سا ئاوایە وەڵام من ژن نایەنە من شوو ناکەم بۆی خێزانەکەم وەکو خێزانی مەیلێنێ تۆ بیر لەوانە ناکەیت تۆ کچی من وەڵام بڵم چ کاک دکتۆر چۆن بڵێ چی قسەیە بکە ینی بیر لە مناڵانە ناکەیتەوە بەڕە وەڵام مناڵەکانم زۆر خۆشەوێتتر خۆشت دەوێن جا خۆ ئەمە بەس بە قسەیە کچی من خۆشت دەوێت بەس بەکردەوە تو عکسەکەیەکەی